بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵێەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. دوو بابەتمان هەیە ئەمڕۆ کە باسی لەسەرکەین، بابەتی پریمەر لیگ و یانی لیڤەرپوڵ و بابەتی بردنەوەکەی ڕیال مەدرید لە ڕیال ئۆڤیدیۆ کە دەکەم و بەشی کۆتای ئەم جاریان سەرەتا لە پریمەر لیگەوە دەست پێ دەکەم کە ئەم شەو کۆتا یاری هەفتەی دووەم لەسەر یاریگای سان جیمس پارک بەڕێوە دەچێت کاتێک نیوکاسل یونایتد میوانداری لە لیڤەرپوڵ دەکات. هەمیشە یاریەکانی ناو سنت جیمس پارک یاریکی زەحمەت بوون بۆیانەی لیڤەرپوڵ و هەمیشە یاریەک بوون کە سیناروی جیاوازی تێدا بینراوە. لە دوهەمین یاریشا کە وەرزی ڕابردوو ڕوویدا لیڤەرپوڵ و نیوکاسل بە 3 گۆڵ یەکسان بوون لە نێو یاریگای سنت جیمس پارک و لە وەرزی ڕابردووتر لیڤەرپوڵ براوە بوو بە سیناریویەکی دراماتیکی کە نیوکاسل گۆڵێکی تۆمار کرد، لیڤەرپوڵ کارتێکی سووریا لە دوایە مەش داروێن نونێس لەو یاریەدا 2 گۆڵی تۆمار کرد، سەرکەوتنی بە لیڤەرپوڵ بەخشی. واتە بە کۆی گشتی هەمیشە یاریەکانی ناو سان جیمس پارک یاریشی سەرنجڕاکێش و تایبەتمەند بوون لە ڕوبەڕووبوونەوەی نیوکاسل و لیڤەرپوڵ. ڕاستەمە ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و مانچستەر سیتی یا لیڤەرپوڵ و یونایتد، بەڵام ئێستا و بە تایبەتی یاری ناو سان جیمس پارک هەمیشە یاریە ناوازەکە و یاریە پێرفێکتەکە بۆ ڕوبەڕووبوونەوەکانی لیڤەرپوڵ و نیوکاسل. بەڵام چەند چیرۆکێک لە پشت یاری ئەم شەوەیە. ئەم شەو بەتەنها ئەوانە گرنگ نین کە ئێمە باسمان کرد، ئێستا ڕووداوگەلی ڕاستەقینە هەن لە کێشمەکێشم و سیراعی نێوان لیڤەرپوڵ و نیوکاسڵە. چیمان هەیە؟ لە دواهەمینیان ئەستێرەی یەکەمی نیوکاسڵ، کەسی یەکەمی نیوکاسڵ، یاریزان یەکەمی نیوکاسڵ ئەلێکساندەر ئیسحاق یاخود ئەلێکساندەر ئیزاک لە یانەکەی هەڵگەڕاوەتەوە و بە ئاشکرا داوای ڕۆشتن لە یانەکەی دەکات و تەنانەت لیڤەرپوڵ داواکارێکی سەرکێم یاریزانەیە کە 2 گرێبەسی پێشکەش بە نیوکاسڵ کردووە، گرێبەسەکان ڕەتکراونەتەوە و ئێستاشی لەسەر بێ ئیزاک نەگەڕاوەتەوە ڕانەنامەوە کۆمەڵەکانی نیوکاسڵ لە بەروی چارەنووسی خۆی یەکلا نەکردوێتەوە و تەنانەت بەیاننامەیەکیشی بڵاو کردەوە لەوەی کەوتی نیوکاسڵ بێ بەڵێنی لەگەڵاکردم لەوەی کە ڕێگەیان نەیاوم بڕۆ و نیوکاسڵ وەڵامی یاوتی ئێمە هیچ بە بەڵێنیشمان لەگەڵ تویان نەکردووە، بەڵکو تۆ پارەی تەرخانکرا و پێشکەش نەکراوە تا ئەمە دەستبەردارە بین. کەواتە ئەمە لێرەدا ئێمە بۆ یاری ئەم شەو پێشەوەی دەست پێ بکات کێشەیەکی گەورەی ترمانەیە. ئەستێری یەکەمی نیوکاسڵ لایەنەکەی هەڵگەڕاوەتەوانێ لە پێناوی کە بچێتە لیڤەرپوڵ کام شەو دەسەر یاریگای سان جیمس پارک دەبێتە میوانی میانەیە. کەواتە ئەمە خاڵێکی تر بۆ بەهێزی جەنگی یاری ئەم شەو. خاڵێکی دیکەمانەیە کاتێک نیوکاسڵ زانی ئیزاک داوای ڕۆشتن دەکا و زانی لەوەی کە لەگەڵ لیڤەرپوڵا لە گفتوگۆدایە هات چی کرد؟ هات چوو ڕاستەوخۆ بۆ گواستنەوەی هۆگۆ ئیچیتیچی لەکوێ لایەنەی ئینتراکت فرانکفورت. نیوکاسڵ ئامادەی نیشاندا کە 65 ملیۆن پێشکەش بە ئینتراکت فرانکفورت کە بۆ دەستبەرداربوونی لە هۆگۆ ئیچیتیچی. بەڵام ئینتراکت فرانکفورت وتی بە هیچ جۆرە ئێمە ڕەزامەند نین و بە ئامادە نین بەو نرخە دەستبەرداری بین، نرخی گواستنەوەی هۆگۆ ئیچیتیچی لە بازاردا 95 ملیۆنە. نیوکاسڵ دوای یەکەم گرێبەست کشایەوە، بەڵام چی ڕوویدا؟ بە دوای لیڤەرپوڵ چووە ناو گرێبەستەکە بەو 95 ملیۆنەی کە ئینتراکت فرانکفورت داوایە کرد بە کۆی گشتی هات ئەو پارەیە بە ئینتراکت فرانکفورت و هۆگۆیکی تیکیش لە جیاتی بچێتە سەر یاری بچێتە ناو یاریگای سان جیمس پارک هاتە یاریگای ئەنفیلد، هاتە یانەی لیڤەرپوڵ. کاتەمە خاڵی دووەم کە پەیوەندی بە سێڕاعی ئەم شەوی نێوان لیڤەرپوڵ و نیوکاسڵەوەیە کە ئەمە خاڵێکی دیکەیە لەوەی کە کێشەکانی نێوان لیڤەرپوڵ و نیوکاسڵیان لە نێوان هەندێرا زیاتر لەبەرەوە ئەمەش لەگە سیراعەکەی خوانەیەک بێتەوە کۆی گشتی ئەم شەو چاوەڕێی جەنگ دەکرێت لە نێو یاریگای سان جیمس پارکە. دڵنیا بن لەوەی هەر لە سەرەتاوە هاندەران دائەنیشن لەوەی کە بەتەواوی دژی لیڤەرپوڵ دەوەستنەوانێ و زۆر بە تامەزۆی یاریزانەکانیش لەبەری خۆیان بە غەدر لێکراوە زانن و هاندەرانیش
خۆیان بە غەدر لێکراوەزان لەوەی کە لیڤەرپوڵ ناحەقی بەرامبەر کردوون. کاتێک تۆی گفتوگۆ لەگەڵ ئیزاکاکەی دەتوی ئیزاک بێنی منطقی نییە منە چمە سەرداوە یاریزانێکی تر پارەیەکی ئێمێ بەڵام تۆ دەی پارە داواکراوەکە بەسەر منە پارێکی زۆر زیاتری بۆ یاریزانەکە بەدەستبێنی و ئەویش لە من دەستێنی. کەواتە تێدەگەین لەوەی ئەم شەو تاقیکردنەوەیکی زۆر سەختمان بۆ ئارنێ سلۆت هەیە. سلۆت لە دوو یاری ڕابردوو گلەیەکی زۆری لەسەر، هەم لە یاری کریستال پاڵاس هەم لە یاری بۆرنمۆس هەردوو یارەکە گلەیەکی زۆر لە گۆڕانکاریەکانی لە پێگاتەی سەرەکی و لەو تەبدیلانی کە کردوێتی نەیتوانیوە تیپ بەرەو پێش بەرێ بەڵکو تیپەکەی بەرەو دووەوە هاتووە. لەم دۆخەدا کە فرینپۆنگی شت و شیپەکان هاتووە تۆ هاتووی لە نێو یاریگای نیوکاسڵە دەبیتە میوانی ویانێ و دەبێت ئەم یاریە باشتر خۆ دامادەکردوێت. پشوویکی تەواوە دۆرگرتووە، ڕۆژی هەینی تۆ یاری خۆتت کردووە، ڕۆژی هەینی ڕابردوو تۆ یاری خۆتت کردووە، واتە تۆ 10 ڕۆژە لە یاریکردن بێبەشی ئامادەکاری 100% بۆ یاریە کردووە، هیچ کێشەیەکت نییە، ماندووبوونت نییە، کەشەکبوون نییە، سەرەتای وەرزە و زۆربەی زۆری ئەو گرێبەسانەشی بۆت کراون لە سەرەتای پریسیزنەکەەوە لەگەڵ تا ئامادەن، واتە بۆ گونجاندن لێکتێگەیشتێکی باشە بێت دروست بووێ. ئەو پەیوەندی بە ڕانەرەوە گەر دروست نەبوو بێت، چونکە یاریزانەکانی لیڤەرپوڵ دوێنێ ناتوونە تەمیانەوە بڵین جارێ پەلەمەکە نە هەمووی هیچیان نەکرێت دوو یاریان لەگەڵ لیڤەرپوڵا کردو لەوانەی کاریان پێکە دوو یاری. ئەمە جگە لەو هەموو ڕانانەی کە کردوانە ئەمە جگە لەوەی بۆ یاری نیوکاسڵ 10 ڕۆژ ئامادەکاری لەبەردەم ئارنێ سلۆتا بووە. لەبەرەوە ئەم شەو ئەرکی سلۆتە بە باشترین شێوە لیڤەرپوڵ ئامادە بکات، چونکە ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو زۆرترین چاوەکان لەسەر لیڤەرپوڵن لەو ئاستن کە لیڤەرپوڵ پێشکەشێکە، چونکە لیڤەرپوڵ تا هەفتەیە پێش ئێستا باشترین گرێبەستەکانی کردبوو، بەڵام ئێستا پێویستی بە ئیزاک ئارسناڵ ئەمساڵ خاوەنی باشترین مەرکاتۆی لە کۆی گشتی هەموویانەکانە. ئارسیناڵ ئێستا خاوەنی باشترین پێگاتەیە لە سەرتاسەری جیانە. هیچ تیپێک هێندەی ئەرسیناڵ پێگاتەکەی کامڵ نییە، هیچ تیپێک. ڕیال مەدرید، بەرشەلۆنە، چێلسی، ئەو چێنی بەقی پێگاتی ئەرسناڵ کامڵ نییە، یاریزانی فول مواسەفات و یاریزانی کامڵی تێدانی لەبەرەوە ئەرتێتیا بەرپرسیاری گەورەیە. ئێستاش لیڤەرپوڵ خاوەنی یەکێک لە باشترین پێگاتەکانی ئینگلتەرا، بۆیە ئەم شەو سلۆت بەرپرسیارە لە ئەنجامی لیڤەرپوڵ و سلۆت پێویستە لەوەی خۆی یەکلا بکاتەوە لەوەی کە ئەو پێگاتەی سەرەتایی کە دای دێنێ متمانەی تەواوی پێی بێ، نەک دەقی 59 تەبدیلکە، نەک خولەشی 58 تەبدیلکە، چونکە ئەمە تیپ دەخاتە دۆخێکی خراپ، وەکوی لە یاری بۆرنمۆسی شا بەسەریات، وەکوی کە لە یاری کریستال پاڵاسا لێی بەسەرات. هەردوو ناڕەحەتیەکانی یاری پێشەوە دووشی سلۆتەوە کار بوو، بۆ ئەمشەو نابێ و هەڵانە دووبارە بنوانێ. و جگەلەوە مەترسێکی تر لەسەر لیڤەرپوڵ چییە؟ مەترسیەکەی تری لیڤەرپوڵ ئەو بابەتەیە کە لیڤەرپوڵ هەفتەی داهاتوو ڕوبەڕووی ئارسناڵ دەبێتەوە لەسەر یاریگای ئەنفیلد رۆدز. زۆر گرنگە ئەم یاریە تۆ بە سەرکەوتن لێ بیتە دەرەوانە، ئەم یاریە بە سێخاڵی یارەکە لێ بێریتە دەرەوانە و دەرفەتێکت دەبێت لەوەی کە ئەستا دیقەت بدەین. چێلسی یەکەم یاری خاڵی لەدەستداوە، مانچستەر سیتی دووەم یاری خاڵی لەدەستداوە، با مانچستەر نێنینە ڕکابەرەکە. تۆتنام دوو یاری بردوێتەوانێت، تۆتنامیش تا حەدێ ینی وەکوی نوێری گرین لە ڕکابەری ئەو تیپانیانە. ئێستا تۆم یاریە بەری تەوانی ئارسناڵت هەیە دوو یاری بردوێتەوانێ، لە هەفتەی سێم ڕوبەڕووی ئەرسیناڵە بیتەوە، یاری ئارسیناڵ بەرەوانێت تۆ ئۆتۆماتیکی پێشەنگەکە دەگری و ڕکابەرەکە لەگەڵ تۆتنام ئەمێنێتەوە کە ڕەنگ نییە درێژە بکێشە لەگەڵ تۆتنامە. یعنی هەنگاوی سەرەتات دەبێتە هەنگاوێکی گەورە. سلۆت دەبێ ئەم شەو یەکلا بێتەوە لەوەی 4-3 یاریەکە یا 4-2 یاریەکەی. گەڕانەوەی گرافنبەرگ بۆ لیڤەرپوڵ هێزێکی باشترە و ڕەنگە حۆڕێتێکی زیاتر بێتە سەر فلۆریان ڤێرتز، چونکە تا ئێستا ڤێرتز لە لیڤەرپوڵ ئاوکو پێویست دەرنەکەوتووە. جارێکی تر دووپاتێکەمانێ بردنە دەرەوەی هۆگۆی کیتیچی یەکێکە لاڵە گەورەکانی سلۆت، چونکە کە کاتێ ئیچیتیشی دەچێتە دەرەوانێ پەستانی یاریزانەکانی لیڤەرپوڵ لە سەر تیپێ ڕکابەر کەم دەبێتەوە. ئەم هەڵانە نابێت دووبارە بێتەوانێت. سەبارەت بە نیوکاسڵ ئەم تیپە ئیزافەی ئیلانگای هەیە. هێشتا هەموو یاریزانانی کە نیوکاسڵ دەچێتە سەری دەوێت بیکرێت لەم لاوە تیپێکی تر لێ قوتەبێتەوە یاریزانەکە بەدەستێنێ. نیوکاسڵ گەورەترین کێشەی لەوەی کێشتا دەستبەرداری ئیزاک نەبوویان ناوێت لەگەڵ مەرجەکانی لیڤەرپوڵ ڕێبکەوێت، ئەوەی کە تا ئێستا جێگرەوەی ئیزاکی دەست نەکەوتووە. ئێ ناکرێت بە ئۆسلواشەوە پریمەر لیگ بەڕێ ناکرێت،
ویلسۆنیشی چۆتە وێستام ینی بەجددی من پێ دەڵێم بەم پێگاتەیە پریمەر لیگ بەڕێ ناکرێت. پێگاتەی نیوکاسڵ ناڵێن یاریزانی چاکیتیانە بەڵکو یاریزانی زۆر باشیتیە بەڵام پێگاتەکە کامڵ نییە. هی ئەو پرۆژەیە نییە کە سعودیەکان هاتنەوە بەرێنانیان تیا کرد. هی ئەو ناوە نییە واتە ساڵ بە ساڵ پێگاتەکان بەرەو گەورەتربوون و باشتربوون نەبوو. ئەوە تا سێری یەکەمیشان نزیکە لە ڕۆشتن لە تیپەکەیە. نیوکاسڵ بۆ دەستی پێ نەکرد لە ئینگلتەرا بەڵکو بۆ ئامانجی گەورەتر دەستی پێکرد بەڵام دەردەکەوێت پرۆژەی وەبەرهێنانی سعودیەکان لە ئینگلتەرا پرۆژەیەکی گەورە نییە. بۆ ئەوەی کە هێز دەدا بە نیوکاسڵ لە یاری ئەمشەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و ئەوەی توانە دەدات بۆ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ و ئەوەی ئامانج دیارەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی لیڤەرپوڵ لە بۆ نیوکاسڵ بۆ سەرکەوتن ئەو خاڵانەیە کە من سەرەتا باسم کرد. ئەو سێ خاڵی کە بۆم باسکردن ئیزاک هۆگۆی کیتیکی و ئەو سرعی کە لە بینی ئەم دووتی پێ ئەمە تاکە چانسە بۆی کە نیوکاسڵ توانای لە ڕادە بە دەری خۆی لە میاریە پێشکەشکە چونکە بە توانای خۆی بە توانایان پێگاتی ئێستا قورسە تۆ تەرەقەتی لیڤەرپوڵ بێ مەگەر سڵۆ دانیشی هەدێتان باتێ. بۆیە من زۆر بە تامەزرۆ چاوەڕێی یاریەکەی ئەم شەو دەکەم و دەمەوێت ینی هێزێکی گەورە ببینم و چاوەڕێم ڕکابەرێکی زۆر زۆر تون ببینم و دوێنش ئەو هاوڕیانە پێیانوتم چەند خاڵەیانە و من تەنانەت لە متمانەبوونم بە لیڤەرپوڵ لە فانتاسیەکەشم من دوو یاریزانم ماوە کامووی وان بم دوو یاریزانەیە کە لە ئەڤیرەیجا زۆر زۆر یاخود لە ڕانکینە زۆر زۆر بم بەنە پێش ئەویش هۆگۆیکی تیشی ماوە هێرشبەری لیڤەرپوڵ و محەممەد سەلاحیش ماوە بە کاپنی لەگەڵ نیوکاسڵە محەممەد سەلاحم کردوتە کاپتن و چاوەڕێم ئێستا خاڵەکانم لەگەڵ ئەڤیرەیجا هاوتە نۆ یاریزانم یاری کردووە 38 خاڵمێ لەگەڵ ئەڤیرەیجا هاوتا چاوەڕێم ئەم شەو سەلاح جێدەستی خۆی بنەخشێنێ لەگەڵ هۆگۆیکی تیشیە ئەو کاتە لە ڕانکینە هەفتەی یەکەم خاڵێکی کەمم هێنا دوو خاڵ لە پێش لەسەروە ڤیرێج بووم لە ڕانکینە بە شێوەیەکی زۆر زۆر باش پێش دەکەوم چونکە زۆربەی زۆریان کاپنەکانیان یاریان کردووە زۆربەی زۆریان کاپنەکانیان یاریان کردووە ئیلا هەنێک هەیە نازام ڕێژەیەکی کەمیش بوو ێزگار زۆروانە بوو ئەوانەی کە پاڵمەریان کردوتە کاپتن پاڵمەر یاری نەکردووە ڤایسەکەیان سەلاحە دەچێەوە ساڵ چونکە هالاند و هالاند بلانک بوو یەشێک بوو لاریزانە بلانەکان برۆنۆ فەرناندێز بلانک بوو ساکا تەنها گۆڵێکی کرد و گوچیرش کە گۆڵی کرد من خۆشم گوچیرشمە بوو بۆیە چاوەڕێم لەوەی کە لە ڕانکینە بە شێوکی باش پێش بکەوت. نازان باسی ڕیال مەدریت کەم یا جارێ بێمە لای کۆمنتەکان ئەوە ینی لە بین نێردوولاتیا ماوم لەوەی کە جارێ بێمە لای کۆمنتەکان باسی ڕیال مەدریت کەم چونکە نێجار زۆر توژەم بەڵام زۆر بە خێرای باسی ڕیال مەدریت بۆکەم. ڕیال مەدریت دووەم یاری خۆی ئەنجامدا بەرامبەر بە ڕیال ئۆڤیدیۆ وەکو یاریکردن تیپێکی هێمن تیپێکی لەسەر خۆمان بینی و تیپێکی هەوڵدەرمان بینی بۆ تۆمارکردنی سەرکەوتن وەکو کۆنتترۆڵی تۆپ تیپێکی بێکێشەمان بینی وەکو لایانی بەرگری تیپێکی بێکێشەمان بینی بەڵام وەکو هەلدروستکردنی تەواو لە یاریەکەیە چونکە من هەمیشەیە قسم بۆ کردوون جیاواز لە هەمان وتومە کاتێک تۆ کۆنتترۆڵی تۆپت لە سەر و لە 165ەوە بوو واتە گەشتیتە 170 غەسبە لەسەرت ئەم شێوازیاریکردنە بتگەینێتە ئەوەی کە تۆ 10 خولەک جارێ بیکچانسە دروستکەی ئەگەر نەتوانی 15 خولەک جارێ بیکچانسە دروستکەی ئەگەر نەبوو لە گێمێکە دوو هەلوونی و یعنی بە کۆی گشتی یارێکە 5 بیکچانسی گەورە 5 بیکچانسی گەورە ئەگەر تۆ ئەمەد نەکرد کەواتە کۆنتترۆڵی تۆپەکەت سلبیە خراپە ئەبێت چاچیکەی ئەبێ هەلی گۆڵی زیاتر دروستکەی چونکە کۆنتترۆڵی تۆپ لە پێناو ئامانجەیە کە تۆ هەلی گۆڵ دروستکەی. ڕیال مەدریت هەموم خاڵانەی باش بوو تەنها ئەو خاڵەی نەبێ لە تۆمارکرد یاخود لە دروستکردنی هەلی گۆڵە تیپەکە کامڵ نەبوو. زۆر هاوڕێ داهاتوی ڕیال مەدریت دەڵێ چی ئەوە چی کاکە من یاری بە یاری لەگەڵ تاڕم یاری وە سەسۆناگ لێم لە ڕیال مەدریتە بوو وتم ڤالڤێردی هونە ئەم شەو
گلەیم تەنها لە تۆمارکردنی هەڵدروستکردنی گۆڵ هەبوو و ڤالڤێردیشم بەدڵ بوو، ڤالڤێردی وجودیە بوو، ئەم شەو ڤالڤێردی دەرکەوتەوە. ئەمە خاڵێک. خاڵێکی دیکە کە پێویستە گاسی پێ بکەی. دوو یاریە من جیاوازی کاریراز نبینم لە ڕیاڵ مەدریدە. ئەنی شتێکی زۆر زۆر تەبیعی، شتێکی زۆر زۆر ئاساییە. بەرگری کارێک نییە و هەموو هەلە گۆڵە دروستکە، بەرگری کارێک نییە و هەموو تۆپە قەتاکە، بەرگری کارێک نییە کە بڕێن و لێدانی گۆڵی زۆر بزۆر باشێ بێ. بڕوا بکە ئەوەی ئەم شەو کارفاخاڵ کردی زۆر گەورەتر بوو لەو دویاری کە کارێراست لە پێگاتی سەرکی ڕیاڵ مەدریدا کردێت. ئەوەی ئەم شەو کارفاخاڵ بەرامبەر بە ڕیاڵ ئۆڤیدیۆ کردی لە ڕووی لایانی بەرگری، لە ڕووی دابەشکردنی تۆپ، لە ڕووی سەرکەوتنی تۆپ، لە ڕووی هەوڵدان بۆ تۆمارکردنی گۆڵ. ئەوەی کارفاخاڵ کردی ئەم شەو لەو دویارێ گەورەتر بوو لە کارێراست کردی. زۆرتان ئەڵێن ماستانتۆنۆ ئەم شەو یاریکی زۆر باشی کرد. کاکە گیان، من یاری لیڤانتی گەورەترین کێشەم لەگەڵ لامین یاماڵام. ئەزانین بۆ؟ ئەزانین بۆ؟ لەبەرەوەی لە دە تۆپ کاتە قاچی هەشتی تەسلیمە بوو. ئەم بۆ چیمە تۆ تۆپە لە قاچا بێ و ڕاکەی بەبێ و ئیسفادەی لێ بکەم؟ من ئەمەوێ کە تۆ بێتە قاچی تۆ ئیسفادەت بە تیپەکەت بگەێنی. گۆڵ مەکە، بەس گۆڵ دروستکە. گۆڵیش دروست مەکە، وەرە یاری بکەرەوانێ با ئەم هەلەی تۆ کە ئەم یاریکردنی تۆیەکی تۆیاریزان فەراک وەربگرێ گۆڵی پێ تۆمار بکەی. باشی یاریزان ئەمەیە ئەزیزەکەم. باشی یاریزان عەڕزکردن نییە، بە نمایشکردن نییە. من جارم پێوت ئەگەر بۆ نمایش سەیری تۆپی پێەکەی بڕۆ سەیری یاری ناو یاریگای بچوو بکە. وەڵڵی نمایشی تایە بە هەموو تەمەنت نایبینی. بڕۆ سەیری سەر شەقامەکان کە خەڵکی تیا یەک نمایشەکە بە تۆپۆشتی وای تایە هیچ یاریزانێکی تۆپ پێ ناتوانێت و نمایشانە بکە. تۆپی پێ جەنگە، نمایش نییە، چێژ نییە، جەنگە. جەنگە بۆ بردنەوە، کۆنتڕۆڵی تۆپەکەی بۆ گۆڵکردن، دیفاعیەکەی بۆی کە گۆڵت دێنەکرێ و بە هێرشێڵ گەڕاوە گۆڵکەی. یعنی هەموو شتێکی ئەم تۆپی پێیە بۆیە کە تۆ بیبیتەوە، واتە جەنگەکەی بۆ بردنەوە. ئاستی یاریزانەکانی ڕیاڵ مەدریدی بە کوی گشتی ئاستێکی باش بوو و تەواوی یاریزانەکان لە ڕووی جوڵڕەوە باش بوون. بەڵام ئێمە ئەم باشبوونەوە ئەم ستایشەی ڕیاڵ مەدرید دەیکەین لە ڕوبەڕووبوونەوەی ڕیاڵ ئۆڤیدیۆ ئەیکەین. لە ڕوبەڕووبوونەوەی ئۆساسۆنا من نەمکرد چونکە نەیان کرد، بەڵام ئەم شەو بەرامبەر بە ڕیاڵ ئۆڤیدیۆ کردیان. بەس بینە بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید چۆن دەردەکەون، بەرامبەر بە بەرشۆنە چۆن دەردەکەون. بەرام ئەم قسەی من بۆ ڕوبەڕووبوونەوە نییە. من باسی مۆرزەی ڕیاڵت بۆ ناکەم، من باسی ئەم یاری ئەم شەوی ڕیاڵ ئۆڤیدیۆت بۆ وەکەم. ئەکرێت گەشتبین بی بە ئەلۆنسۆ، بەڵام گەشتبینی ئێستا نا. گەشتبینی بە پێوەری هەڵسەنگاندنی یاری ڕیاڵ ئۆڤیدیۆ نا. من پێم وتون پێشەوەی ڕیاڵ مەدرید یەکەم یاریشی بکە پێم وتنەوەنێ ئەلۆنسۆ ئەم ساڵ تەنها ڕکابەری بکە بەسە بۆ ڕیاڵ مەدرید، هاندەری ڕیاڵ مەدرید پەستانی ئەوە لەسەر ئەلۆنسۆ دروست مەکە بێ بڵێ ئەبێ نازناوەکان بەریتەوە. نە، پەلە مەکەن. شێوازی کارکردنی ئەلۆنسۆ بەم جۆرەیە نابێ پەلەی لێ بکەی، ئەبێت 2 بۆ 3 ساڵی بێتێ بۆ بەرکە. ئەوە کە منە و ڕانێرانی ستایلی ئیشکردنی ڕاستە و خوانەیە لە تیپە. ئەمە قسەی منە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕیاڵ مەدرید و ڕیاڵ ئۆڤیدیۆ. تاوان دێمە لای کۆمنتەکان. کاگە بوبەکر دەڵێت سەلام کاک محەممەد، ئێستاش گلەیت لە ئەردا گولەر هەیە؟ نە، ئەردا گولەر ئەم ساڵ باڵۆن دۆرە باتەوە. ئەخی ئەردا گولەر چی کردووە تا من گلەیم لێی نەبێ؟ چی کردووە؟ بەم یاریکە لەگەڵ ڕیاڵ ئۆڤیدیۆیا کردی؟ ئاین بێم بەو پێوەرە بکەم، جابا من شتێکیشتان بۆ ڕاستکەمەوانێ بەشکە هاندەر ڕۆشنبیر بێ. ئەردا گولەر لە ناوەندە یاریەکە وایە؟ دەبڕۆ بزانن لە کۆتایی دوومانی ڕابردووی ڕیاڵ مەدریدی وەرزی ڕابردووی ئەردا گولەر لە کوێری کردووە. هەمانەوە مەرکەزەیە کە پێشتر کارلۆ ئەنشلۆتی یاری پێ تازەنی ئەردا گولەر کە لەوێ یاریەکە. پس نازانم خەڵکی ئێمە بۆ وایە بێ مۆزوع دروستکا بۆ ڕیاڵ مەدرید و قسەی لەسەرکا خۆی پێ بکا بەشت. ئەڕۆم بەرپرسیارم لە قسەی بڕۆ بزانە مانگی 4 ئەردا گولەر لە کوێریە، مانگی 5 ئەردا گولەر لە کوێریەکە، مانگی 4 و 5 ڕۆزان لە کوێریەکە. هەمانەو شوێنێ لە ناوەندە یاریەکە. ئەزیزەکەم من هەڵسەنگاندنی ئەردا گولەر من لە ئاستی ڕازی بووم دوێنەشەوە وەکو خودی خۆی، بەڵام من بە ڕیاڵ ئۆڤیدیۆ هەڵسەنگاندن ناکەم.
من ئەوە نیم لەوانە نیم ئەم شەو برتوانێ بڵێم ڕیاڵ مەدریدێ وای کردو ئەم ساڵواکەی تو ساڵواکەی لەگەڵ سپێنێ تەعادول بوو یا دۆڕانە بێم سەرزەنشتێ بکەم و بڵێم وە بیرم چوو بێتەوە کە دوێنێ چیم پێوتووی من ئەوە نیم. سەلام کاک محەممەد کاگاوکار هەز ناکەی گواردۆلاش خەریک وەکو سیمۆنی دەدێت چۆن سیمۆنی هەر گریزمان و کوچی بەدڵ دەکات گواردۆلاش هەر بەرناردۆ سیلڤا ئۆسکار بۆ بیاری پێ دەکات. وڵی گواردۆلا خوای گرێم ساڵ نەتیجەی نەبێ وڵی هیچ بیانوێکی لەبەردەستان نییە وڵی ئەوەی داوای یاریزان کردو بۆی هاتووە کاک یعنی ئەم کابرایە 8 ساڵە 9 ساڵە لە مانچستەر سیتیە هەموو ساڵێ باشترین یاریزانی بۆ کڕاو هەموو ساڵێ چی داوا کردو بۆی کراوە کاک ئەوە حاڵی حازر لەسەر یەکلاکردنەوەی گرێبەستی دۆناڕۆماش ئەماکە کەواتە گواردۆلا ئەکەوێتەوە سەر جەبانی خۆی یعنی عیبە بۆ قسێشکەم بەڵام ڕێگەکەوێتەوە سەر جەبانی خۆت تۆ بۆچی یاریزانە نەکری ئێخوا هەنێ جاریش ناقینێ سەر شەرقی یارەکەی تۆتنام زۆر خراپ بوو بەڵام یارەکەی ئۆڵڤز یاری پێکرد زۆر باش بوو پس گواردۆلا زۆر لەوە ژیرترە کە لەسەر قسە و پرۆپاگەندەی ڕۆژنامەنووسەکان یاریباریزانکە. کاکێوان ئەڵێر لە ئێستەوە دیارەمان سەرەتی قوربانی دەستی ئەمۆریمەوە یانێ تەنها پێویستی بەڕانەری باشتر هەیە تالانی کەم پلەی چوارەم بەدەست بێنێت وەڵڵاهی ئەمۆریم وەکو شێوازی یاریکردن هیچ کێشەی نییە هەلی باش دروستەکە بەس من نازانم تۆ یاریزانێکە دێناو نیوکاسڵی بۆ ڕەت کردوینێتەوە هێناوێتی یا ناوتە دەرفەتی پێی نازانم بۆچی شیشکۆیە دەگا گریمانەوەیە یعنی تۆ ئاما دیۆلۆ هیچ پستانێکی لەسەر نەبوو تۆ ئەزانی وەرزی ڕابردوو دالۆ چەند زەربەی لێیاوی چەند زەربە چەند هەڵی کوشندەی توش کردووی تو خوا غەزەبی لێگرتووی دانیشی دالۆت بەشداریەکی پێیەکەی دوێنێ خۆی کێشەیە نەبوو فڵهام هیچ پستانێکی نەبوو هەر لە بەشداری پێکردنی ڕۆبنسن وات کرد تۆ سوورەزانی دالۆت خراپە کاکە بابوو کردا بە ژماری بەرگریکارت زیاد کردا لە 3 بەرگری دەرچووی تا بوو کردا بە 4 بەرگری بەم جۆرە ڕۆبەڕۆبووی تاوانە لەبەرەوە بڕواب کە دوێنێ ئەمۆریم تاوانی نەبوو لەو یەکسانبوونی مانسەرە ئەمۆریم لە شکستی بەرامبەر ئەرسناڵە تاوانی نەبوو بەڵام من گلەیم لە پێگاتەکەی گلەیم لە گۆڕانکارەکانیە بەس بڕواب کە لە هیچ یاریەکیانە تاوانی نەبوو یعنی تۆ چی لە بڕۆنەوەکەی پەنارتیە فەوتێنە هەلی یاری چییە تۆ چی لە دالۆتەکەی تۆپێکیانەیاتی بە بێهودە عنی تۆپ نەهێرشە نەمەترسیدارە نەپرسینگی سەرکەوە تۆ خۆ تۆپێکیان تسلیمەکەی بە بێهودە کاکیوان لەبەرەوە بەخوا من بەعکسەوە لە ئەمۆریمە ڕوانم و ئەگەر ئەم کەم و کورتێ بچووکانە چاکەم ڕوام وایە کە ئەتوانێ مانچستەرێکی باشمان نیشان بە کاکە ڕێبین باسی ڕیاڵ مەدریدم بۆ کرد ئارسناڵم ساڵ دەبێت سەرجەم نازناوەکان باتەوە بەلانی کەمەوە بێ نازناوێکی گەورە باتەوە بە ئەزگارەوە نەقورسینەکەین کاک فەیسەڵڵێ خۆتان تێکمێن مانچستەر سیتی پاڵەوان ئەم ساڵ نیوکاسڵ ئەم شەو دەیباتەوە ئەوە دیارەوە ڕقی لە لیڤەرپوڵە کاکە فەیسەڵ مانچستەر و ئەمۆریم بەرەو کوێ چەندی تر چاوەڕێ بین بۆ باشبوون بە بڕای من پێویستی بە کەسێکی بەزبوون نە بەخوا هیچ کێشەیەک لە ئەمۆریمانیە ئەم دوو یاریە من باسیم دوو یاریت بۆکەم ئەم دوو یاری ئارسناڵ و یاری فوڵهامیش هیچ کێشەیەک لە ئەمۆریمانیە وەکو شێوازی یاریکردن وەکو گۆڕانکارەکانە بۆ ئەمۆرین گۆڕانکارەکان چاکە وەکو پێگاتی سەرکی بێ پێگاتی سەرکی چاکە و لە هەمووشی زەڕورتر هێنانی بەرگریکارێکی باڵی ڕاستە کاتێک تۆ ئیتر پێ دوایە گۆڵت کردووە دەتێ بچیتە دۆخێکی تر بە دالۆ تۆ بەرگریکاری ناکری چونکە ناکرێت تۆ 2 ساڵ زەربە بێ لە شوێنی یاریزانێکەوە پێویستەکە ئەمە چارەسەرکەی و پێویستەکە سێدڵی بەرگریەکەشی یەکلا بکاتەوە من نازانم لۆکشاو بۆ یاریەکە وەڵڵا هەر ماگوار یاریکە باشترە بەخوای گەورە ماگوار یاریکە زۆر زۆر لە لۆکشاو باشتر یعنی نە سەرکەوتنیە نە تۆپ دابەشکردنیە نە تۆپ قەتاکردنیە نە تۆپ هەڵڵانیە پاسیانە دڵە بەرگریەکەەوە ڕووکو خۆیان من لینیۆرە و دیلیخت و ماگوار بەیترەم ئەوە بۆی بوو کە دۆرگۆ زیاتر لانی و جمعیەکە بکە و شاو هەوڵی بەپڕکردنەوەی شوێنی بەرگریکاری باڵی چەپیش بە کاکی وا قسەیەکی زۆر جوانی کردووە ئەڵێ گۆڵەکانی ڕیاڵ مەدریت هیچ تەکتیکی تێدا بوو تەبعاً من زۆر مەبەستم لەم قسەیە زۆر کادوتویانە ڕیاڵ مەدریت بە ئاستی تاکی یاریزانەکانی باتەوە ئەمە قسەیەکی زۆر باو بوو ها زۆر گوێتان لی بووە تەبعاً گۆڵی یەکەمی ڕیاڵ مەدریت تۆپێکە چوامینی بە لێهاتووی تاکە کەسی خۆی قەتایەکە من پێم وتن وتومە یاری هەموو یاریەک باسی تاکی یاریزانە بیتەوە هەموو یاریەک
چونکە ئەگەر تەکتیکی ڕانەرەکەش لەگەڵ ئاستی تاکی یاریزانیتیانە بە تۆ ناتوانین ببیتەوە بۆیە ئاستی تاکی یاریزان شانازیە بۆ ڕانەر ئەگەر دەرکێ نەک خراپی بێ بۆ ڕانەر بۆ کۆی وەرزی ڕابردوتاون بەڵکو ڕانەرە زۆر گرنگە کە بتوانێت یاریزانەکە لەژێر دەستی ئاسێکی بەرزی تاگلانە پێشکەش بکە زۆر گرنگە چوامینی بە لێهاتووی خۆی تۆپەکە قەتاکە یا بە ئارداگولەرە یا بە مباپێ بەڵام مباپێەوە شوێنی گۆڵ نییە بە لێهاتووی خۆی ئەم سوڕاناغا و تۆپەکە چێتە پشتی دیفاعەکە و گۆڵی یەکەم تۆمارەکە ئەمە ئاستی تاکەکەسی سێ یاریزان لە گۆڵی یەکەم گۆڵی دووەم ئاستی تاکەکەسی ڤینیسیۆس جۆنیۆرە کە تۆپەکە قەتعەکا و دەیباتە پێشەوە و دەیدا بە مباپی و مباپیش بە لێهاتووی خۆی تۆپەکە دەکاتە گۆڵ هیچ تاکتیکێ لەمایان نییە و ئەگەر بڵێ بە پرێسینگیش تۆپەکە وەرگیراوە نەخێر ڕاز ناگەی لەبەرەوەی بۆ پرێسینگ بە یەک یاریزان ناکری جیگن پرێس بە یەک یاریزان ناکری جیگن پرێس پلانێکی بۆ داڕێژاوە بە 4 یاریزان و 2 یاریزانیش لە پشتیانەوە کە تۆ خێرا تۆ وەرگریتەوە ئەمە گۆڵی دووەم گۆڵی سێمیش هێرشێکی هەڵگەڕایەکە ئێمە میشە بینیمانەوە گۆڵانە دەست خۆشکاگیوە ئەوە کۆمنتەکەت نەوەڵا هیچ گۆڵێکیان ئەوە نییە بەڵام ئیشی ڕانەر هەرەمێ ئیشی ڕانەر هەرەوە شتی جیاوازتر نییە بە پار ریال مەدرید گۆڵێکی لە مانچستەر سیتی کرد 11 لەم یاریزانەکانی کرد تۆپەکە 33 لەم سی کرد تۆپەکە لیرا بۆ مباپیەوە خاتە پشتی دێرسۆنەوە بڕۆن سەیری کەنانە 33 لەم سیشی کرد 11 بەرخاچێر 11 یاریزانەکەی ریال مەدرید کە و ئێخۆ ئەم گۆڵە هەر عینشت توانای تاکەسی یاریزانەکانە هەموو ڕانەر پلانی هەموو ڕانەرێک پلان بۆ گۆڵکردن دانێ خۆ ئەوەشی کە بە پاساتانە و گۆڵەکەشە ڕوارە عینشتە لەبەرەوە هەموو گۆڵکردنی پێویستی باسی تاکەسی یاریزانە کاک مەحسین ئەڵێ بەڕاستی پریمەری خۆشترین دەوریە بەهێزەکانی وەک چێلسی و ئەرسناڵ و لیڤەرپوڵ و تۆتنهام منیش ئیکیتیکی ماوە 55 خاڵم ئەویژەڵێ من سەڵاحم ماوە بە سیقەم پێی نییە پێدوانیە کاگە ڕێباز پێدوانیە پریمەرلیگ ئەم ساڵ جیاواز بێت چونکە زۆربەی یانە گەورەکان گرێبەسی باشیان کردووە هەمیشە پریمەرلیگ جیاواز بەوە نیە ئەم ساڵ جیاواز بێت کاکە ماریۆ دەستی تۆش خۆش حەسەن گیان وڵایی بە دوو یاری باسی ئاستی گولێری وەرزی ڕابردوو وەرزی ئێستەی چی بۆ بکەم بۆ خاتری ئەڵڵا بۆ خاتری خوا عنیوە بۆنە حەستان لێ ڕادیۆ بەمونکەن کاکە من ئەهلی ڕادیۆ نیم من ئەهلیەوە نیم دانیشم ێستا بێم وەسفوسە ناو بتام کەم و بتان بە مەلووتکە و دوای ئیسپێنیە بێم کە هاتنە خوارەوانێ بتان عنی نادیەکەتان بشکێن و ڕابردووی خۆم بیرچێتەوە تکایە واز لەو شتانە بێن من بە پێی یاری خۆی بۆ باسەکەم کاگونەر سەلاح هەڵێ ناتوانین بە تاوێڵ سەنگاندنی تاو بە ڕیال مەدرید و ئەلۆنسۆ ئێستا بکەین تاوەکو گەڕیدا واتە دوای کلاسیکۆ دەتوانین بڕیال لەسەر ئەلۆنسۆ بێت چونکە یانەکانی بەردەمیان لەگەڵ ڕێزمیانە نین ڕەحمەتی و خوارد لێ بە کاکەونەر سەلاح کاکاروان ئەڵێ بەڕای تۆ کێ باشترینی ئەم هەفتەی لالیگایە طبعا من سێ یاری بینی ئەم هەفتەی لە لالیگا یاری ڕیال مەدرید و ڕیال ئۆڤیدۆ بەرشەلۆنە و لیڤانتی ئەتلێتیکۆ مەدرید و وڵات چوار یاری ئەتلێتیکۆ مەدرید و ئێلچی لەگەڵ ڕیال سۆسیداد و ئیسپانیۆل بەڵام بەڕای من شتێکی ئەوەنە جیاواز نەبوو جگە لە مباپێ وەکو باشترین دیاریکەم ڕافینایەکەی بەرشلۆنە بەڕاستی سەرسوڕهێنەر بوو ڕافینا زۆر سەرسوڕهێنەر بوو ڕاستە گۆڵی نەکرد بەڵام بەجددی ڕافیناش سەرسوڕهێنەر بوو بەڕای تۆ ڕیال دەبێت پلانیە بێت لە دواکەوتن بە گۆڵ بەرشلۆنا ئاسانتر یاری دەباتەوە لە ڕیال مانچستەر سیتی کێشەی باڵی ڕاستی وەڵا دالۆت گوناحە لە مانچستەرە گواردیۆلا خۆی وتی سێفتەی یەکەم چاوەڕێی ئاستی باشیە کاتە سێفتەی یەکەم تەرحە کاکە سیامان سڵاو لە تۆ کاکە ڕێبەرجان سەرکەوتوی تۆش سەرکەوتوبی قوربانە بم ئەم شەو جەنگەکەمانێ لە سان جێمس پارک یارەت بە تامەزرۆیەوە چاوەڕێی یارەکەی نیوکاسڵ و لیڤەرپوڵەکەین کە چەندین ڕوودا و لە ناو لاکێشە سەوزە جەنگی بۆ دەکرێت.